بە بیانووی پەتای کۆرۆنا ماوەی چەند مانگێکە مزگەوتەکان بەڕووی هاوڵاتیان داخراون. لە بەرامبەر ئەمەشدا زۆر شوێنی قەرەباڵغی وەکو مۆڵ و بازاڕەکان کراون. ئەم جیاکاریەش لە داخران و کردنەوەی شوێنەکان وای کردووە هاوڵاتیان متمانەیان بە حکوومەت نەبێت. مامۆستایانی ئاینیش دەڵێن ناکرێت داخرانی مزگەوتەکان بەم شێوەیە بمێنێتەوە و پێویستە حکوومەت بە بڕیارەکانیدا بچێتەوە و مزگەوتەکان بکاتەوە. خۆ مزگەوتەکان لە شوێنەکانی تر مەترسیدارتر نین. بەداخەوە کەمتر حکوومەت بە ئیزابی و سلبی بە ئەرێ و نەرێ دیڕاسەی دەرهاوێشتەکان ناکات بەداخستنیان بەکردنەوە و هەروەک باسمان کرد خەڵک بەشەشیان زۆربیان لە نیەتی حکوومەتی بەگومان ئەگەرنا حکوومەت شوێنێک دائەخا لە هەر شوێنێ خەڵک متمانەی پێ هەبی بۆ بەرژۆندی خەڵکیە و من پێم باشە مزگەوتەکان بکرێنەوە بەڵام بە ڕێنمایی خۆی. بازار دەبینین شەقەی دێ هۆڵەکان مۆڵەکان عەفەن شقەیان دێ لە قەڵەباڵغی مزگەوت بۆ چارێکێک 20 دقە بۆ 10 کەس 15 کەس یعنی ئەگەر وا بڕوان من قناعەتم وایە خەڵک دڵی سار دەبێت لەسەر جومعە و جەماعەت لەوانەیە مزگەوتەکان ئەگەر بشکرێنەوە خەڵک پابەند نەبی لە هاتنی جومعە و جەماعەت. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین داوا لە وەزارەتی ئەوقافەکەین چاوێک بەوە دابەخشێنیتەوە هەر نەبێ نوێژەکان جمعە و جەماعەت بکرێتن بۆ ئەوەی کەوا خەڵک چیدی کە دڵی بریندار نەبێ. داواکردنی کردنەوەی مزگەوتەکان لای هاوڵاتیان بەردەوامی هەیە لەبەر ئەوەی مزگەوتەکان هیچ کات مەترسی نەبوونە بۆ سەرتەندروستی خەڵک بە تایبەتی بەو ڕێو شوێنە پاک و خاوێنیەی کە هەر لە بنەڕەتدا بەبێ نەخۆشیش لە مزگەوتەکان دەگرێنە بەر لە مەسەلەی دەستنوێژگرتن کە ئەمە مەرجێکی سەرەکی پاک و خاوێنیە بۆ خۆپاراستن لەم ڤایرۆسە. هەر لە بنەڕەتدا لە ئەهلی مزگەوت هەیە ئەم ڕێنماییە. بەس مزگەوت قەپاتن شوێنەکانی دی هەموو چ مشکلەی نییە کێشەی نییە معنی هەتا قەڵەباڵغی ئەمە ئاگان لێ لە بازاری چکە دەناو بازاری داینە چ مشکلە نییە لە شوێنەکانی دی بەس مزگەوت بوویتە شتێکی خاڵێکی نقطێکی ڕەش لەسەر دڵی خەڵکی مزگەوتەکان لە قەپاتن. داخستنی مزگەوتەکان هۆکار نییە بۆ ئەوی ئینسان خۆ لە کۆڕۆنا نەپارێزی لە ڤایرۆس نەپارێزی چون مسلمانان بەر لەوەی کە کۆڕۆناش هەبێ ڕۆژانە 5,000 دەستنوێژیان شوشتووە و جگە لەوەش بەردەوام بابرین هەموو ڕێکارە پاک و خاوێنەکانیان گرتوۆتە بەر. مزگەوتەکان نابی لەگەر کافتریا ئەو شتوانە بخوێندرێنەوە لەبەرەوەی مزگەوتەکان سەرچاوەی ئیمانن جێگای پاک و خاوێنینە داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانە مزگەوتەکان بکرێنەوە وەکو هاوشێوەی بازاڕەکان. بەهۆی کردنەوەی مزگەوتی گەرەکی زۆزک لە بەرگوان و ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ لەلایەن مامۆستای ئاینی گەڕاک ئاسایشی سۆران دەچێتە سەر مزگەوتەکە و ئەیان هەوێت مامۆستای ئاینی لەگەڵ خۆی بەرن. بەڵام بەو هۆیەوە خەڵکی گەڕک خۆپیشاندان دەکەن ڕێگەنادەن مامۆستایەکە دەستگیر بکرێت. لە بەرامبەر کردنەوەی مزگەوتەکەش بەڵێن نامە بە مامۆستایەکە پڕ دەکرێتەوە کە جارێکی تر مزگەوت نەکاتەوە بەڕووی هاوڵاتیان. پەتایەک کە کۆتایی هاتنی دیار نەبێت و بازرگانی بۆ نەوەستێت و بازاڕەکانیش جمەیان بێت کارێکی نەگونجاوە تەنها مزگەوت بە بیانووی کۆڕۆنا داخراو بێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.